ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لەڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەمڕۆ یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان لە هەولێری پایتەخت بەڕێوە چوو. یەکەم دانیشتن لەلایەن کەسی بەتەمەنی نێو فراکسیۆنەکان بەڕێوە چوو کە بووە سەرۆکی کاتی پەرلەمان و تێیدا لە یەکەم دانیشتندا پرۆسەی سوێند خواردنی سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی سەرجەم فراکسیۆنە جیاوازەکانی نێو پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. دانیشتەکە بە کراوەی ماوەتەوە لە ڕووی یاساییەوە دوای سوێند خواردنی سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان هەنگاوەکانی داهاتوو چی دەبێت لە دانیشتنەکانی دیکەی پەرلەمانی کوردستان و پێویستە لە ڕۆی یاساییەکەوە و لە ڕووی دەستوری ناوخۆیی و ڕەوی ناوخۆیی پەرلەمانەوە دانیشتنی دووهەم کەی ساز بکرێت. ئەمشە گفتوگۆکەین لەسەر ڕێکارەکانی دەست بەکاربوونی ئەندامانی پەرلەمانی کوردستان و کارابوونی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و هەروەها ئەو ڕێکارانی کە پێویستە لە داهاتوو ئەنجام بدرێت بە میوانداری بەڕێز کاک تارق جەوهەر ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک تارق بەخێر بێی، سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما ئامادەیت. ئەمڕۆ یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان بۆ سوێند خواردنی ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان بەڕێوە چوو. بەگشتی ڕێکارەکانی دانیشتنی پەرلەمانی کوردستان لە یەکەم دانیشتندا تەواو توانین بڵین بەم شێوەیە، یعنی تر زیاوکەمی نەبووە. زۆر سپاس کاک هەورێ، ئێوارەی ئێوەش باش و ڕێز و سڵاو بۆ جەنابەت بۆ بینەرانی کورسات نیوز. زۆر سپاس بۆ میوانداریەکە. بەڕاستیدا ئەو بابەتە بابەتێکی گرنگ بوو، ئەوەی لەوە دەست پێ بکەین دانیشتنەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو بە تەکید بە پێی پەیڕەوی ناوخۆ بە پێی یاسای هەڵبژاردن بەرنامەی کارەکە دانرا بوو. دیارە معلومە کە ئەرچی دانیشتنی دەستپێکی خولی شەشەمی هەڵبژاردن دوای بانگێشتەکەی سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە دوو ئەرچیان لە ئەستۆ بوو ئەمڕۆ دانیشتنەکە بە تایبەتی کە سەرۆکی دانیشتنەکە بە تەمەنترین ئەندامی ئەم خولە بوو کە ئامادەی دانیشتنەکە بوو، سەرۆکایەتی دانیشتنەکەی گرتە دەست. دوو ئەرکیان لە ئەستۆ بوو، یەکەمیان سوێند خواردنی ئەندامان، دووەمیشیان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی بوو. ئەوەی کە جێبەجێ کرا خاڵی یەکەمیان سەرۆکی کاتی سوێندی خوارد، دوای ئەویش ئەندامانی تری پەرلەمان بە تەواوی سوێندیان خواردنەوە 97 ئەندام ئامادە بوو، لە کۆی 100 ئەندام 3 ئەندام حزوریان نەبوو یا غایب بوون، دوانیان لە وابزام لە برادرانی کۆمەڵ بوون، ئەوانی تریش لە بەرێگەل بوو. ئەوانی تر هەموو حزوریە بۆ هەموو سوێندی خوارد بوو بە ئەندامی پەرلەمان بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆش لەو ڕۆژەوەی ئەندامی پەرلەمان سوێن دەخوا هەموو ئەرک و ماف و بەرپرسیارەتێکی پەرلەمانتاری و حەسانەی پەرلەمانی و ئیمتیازاتی پەرلەمانتاری وەردەگرێت. لەو ڕۆژەوە لەمڕۆوە ئێستا 4 ساڵ دەست پێ دەکات لە خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمان. ئێمە دەگەڕێنەوە سەر خاڵی دووەم. خاڵێکمان جێبەجێ بوو ئەمڕۆ، خاڵی دووەم جێبەجێ نەبوو. تەداعیاتی ئەم خاڵە لە ڕووی یاساییەوە چییە؟ جەنابەت پرسیارەکەت بەو ئاراستەیە بوو تا چەند ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە ینی یاسایی بووە بە پێی پەیڕەوی ناوخۆ. بەڵێ گونجاوە، دانیشتنەکە هەڵپەسێردراوە یاخود بە ناچاری هەڵپەسێردراوە. ئایا نیساب هەبووە سەرۆکی تەمەن دانیشتنەکەی هەڵپەسارد بێ یاخود لەبەرەوەی نیساب نەبوو بۆیە دانیشتنەکە؟ ئەمانە هەمووی فەرق دەکات، جیاوازی هەیە لە حاڵەتەکاندا. بۆ هەڵبژاردننی دەستێ سەرۆکایەتی نەکرا. ئەمە پرسیارە گرنگەکەیە لەبەر نەبوونی سازان، لەبەر نەبوونی ڕێکەوتن لە نێوان لایەنە سیاسیەکان، چونکە ئەو دانیشتنەی ئەمڕۆ دانیشتنی دەستپێکی دروستکردنەوەی پرۆسەی سیاسی و حکومڕانیە لە هەرێمی کوردستان، ئەم هەنگاوەش بە پێی یاساکبەرکارەکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی دابشکراوە لە پەرلەمانەوە دەست پێ دەکات بە یەکەم دانیشتن یا بە دانیشتنی دەستپێکی کردنەوەی خولی شەشەم دەست پێ دەکات. بۆیە نەیانتوانی لایەنەکان ڕێک بکەون لەسەر هەڵبژاردننی دەستەیەکی سەرۆکایەتی بە شێوەیەکی هەمیشەیی یا بە شێوەی کاتی. بۆیە سەرۆکی تەمەن، سەرۆکی دانیشتنەکە دوای ئەوەی دەرگەی خۆپاڵاوتنی کردەوە
لایەنە سیاسیەکان کاندیدی خۆیان بربژێریان پێشکەش کرد بۆ پۆستی سەرۆک یەکەم جار ناوی ئەو بەڕێزانەی کە کاندید بوون یا خۆیان پاڵاوت بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان تۆمار کرا دوای ئەوە پۆستی جێگری سەرۆک ناوەکان تۆمار کرا پاشان ناوی ئەوانەی کە بۆ سکرتێر خۆیان پاڵاوت بوو ئەوانیش تۆمار کران سەرۆکی تەمەەن بە پێی پەیڕەوی ناوخۆ مەفروزە سەرژمێریەکی ئەو ئاندامانە بکەن کە لە ناو دانیشتەکە لە ناو هۆڵی دانیشتەکە ئامادەن کە ژماردەوە 42 تا 43 ئەندام ئامادە بوو بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هیچ دانیشتێکی پەرلەمان یاسایی نابێ ئەگەر هاتوو 50 زائیدیەک یا زۆرینەی ڕەها ئامادە نەبی واتە لە 100 کەس دەبی 50 کەس ئامادەبی بۆ ئەوی دانیشتەکە دەست پێ بکە لە سەرەتای سوێند خواردن دانیشتەکە 50 زائیدیەک بە زیادەوە هەبوو بۆیە سوێند خورا بەڵام لە حاڵەتی دووەم بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی دەبواە مەرزدارە لە قانونەکە مەرزدارە سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێری پەرلەمان بە زۆرینەی ڕەها واتە بە 50 زائیدیەک هەڵدەبژێردرێن دەبواە پێش دەستپێکردنی پرۆسی هەڵبژاردن و دابشکردنی کارتەکان بەسەر ئەندامەکان دەبواە 50 ئەندام لە ژوورێ بوو کە ئەوە نەبوو سەرۆکی بەتەمەن دانیشتەکەی بۆ ماوەیەک دواخست دواتر کە گەڕانەوە جارێکی تر دوای سعات و سعات و نیوەک گەڕانەوە جارێکی تر ژماردیەوە ژمارەی ئەندامەکان نەک زیادی نەکرد و بەڵکو زیاتر کەم بۆ ئەمەش وای کرد بەڵێ کەمی کردەوە جارێکی تر دیسان دانیشتەکەی دواخستەوە و هاتنەوە دەرێ چوونەوە ژوورێ جاری سێم زۆر کەمتری کردەوە کەواتە بەهۆی نەبوونی نیساب دانیشتەکە دواخرا ئەم دانیشتە تەواو نەکرا ئەمە لە خارجی ئیرادەی دەستەی سەرۆکی کاتیە بە پێچوانی خولی چوارەم کە خولی ئەم دانیشتە ئێستا توانین بڵین دانیشتێکی تەواو نەکراوی بەردەوامە یا لە ڕووی قانونیەوە ئەم دەستەواژەیە دروستە؟ بەڵێ دەتوانم پێت بڵێم لەبەرەوەی ئێمە دەقێکی قانونی و یاساییمان هەیە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا کە لە مادەی 5 لە بڕگەی 2 مادەی 5دا بەسەریحی وا هاتووە دەڵێ ئەگەر ڕێژەی یاسایی تەواو نەبوو واتە ڕێژەی یاسایی دانیشتنی پەرلەمان تەواو نەبوو سەرۆککردنەوەی دانیشتەکە بۆ ماوەیەک دوا دەخات دەژمێری ئەندامەکان ئەگەر 50 بوو دەست پێ دەکات ئەگەر 50 بوو چاوەڕێ دەکات تا دەبێتە 50 ئەگەر نەبوو دوای دەخا ماوەیشتر دێتەوە سەری ئەگەر ڕێژەکە هەر دەستە بەر نەبوو دانیشتەکە بۆ کاتێکی تر دوا دەخات یا دوا دەخرێت ئەمە بڕگەی دووەم مادەی 5 لە پەیڕەوی ناوخۆی هەموارکراو کە 2019 دەرچووە ئەمە دەقێکی سەریحە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا ڕێک هاوکاتە لەگەڵ ئەو دقە ینی گونجاوە لەگەڵ ئەو دقەی کە بەڕێوەچوە بۆیە دانیشتەکە لەو ڕوەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەگەر بەهات بە 50 لە 100 لە ژوورێ بواە و سەرۆکی تەمەن سەرۆکی کاتی دانیشتەکەی هەڵپەساردرەوە بیگوت بە لەبەر نەبوونی ڕێکەوتن و سازانی سیاسی لە نێوان لایەنەکان دەرفەت دەدەین و دانیشتەکە هەڵدەپەسێرین و بەکراوەی دێهێلینەوە ئەو کاتی دەبووە خەرقێکی دەستوری و قانونی و پەیڕەوی لە دانیشتەکە ڕووی دەدا و ئەو کاتی دەرگا دەکرایەوە بۆ محکەمەی فیدرالی تەدەخل بکە خەڵکێک سکاڵا بکە ئەوان بێن تەدەخل بکەن و ئەو بڕیارەی هەڵپەساردنی دانیشتن و هێشتنەوەی بەکراوەیی بەنایەسایی و بەنادەستوری وەسف بکەن بۆیە ئەم خاڵەیە و ئەم بابەتەی کە ئەمڕۆ ڕوویدا بە پێی پەیڕە و کارێکی پەیڕەوی بووە و لە خارجی ئیرادەی لایەنە سیاسیەکان و سەرۆکی کاتی دانیشتەکە بووە کە نیساب تەواو بە بۆیە نەتواندراوە پرۆسەی هەڵبژاردن ئێمە دەزانین ئەمە ڕەنگە تاکتیکێک بی لایەنە سیاسیەکان لە نێوان خۆیاندا جۆرێک لە ڕێکەوتنی ناڕێکەوتن یعنی ڕێککەوتون لەسەر ئەوەی کە پرۆسی هەڵبژاردننی دەستێت سەرۆکایەتی ئەمڕۆ بەڕێوە نەچی بۆیە هەندێکیان لە پەرلەمانتارەکانیان چوونە دەرەوە هەندێکیان مانەوە لە ژوورەوە ئەو نیسابەی کەما بۆ کافی نەبوو بۆ ئەوەی پرۆسی هەڵبژاردنەکەی پێ ئەنجام بدرێت باشە ینی پێویستە خۆی لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەو ینی پەیڕە و پرۆگرامی کە بۆ پەرلەمانی کوردستان دانراوە پەیڕە و پرۆگرامی ناوخۆیی ینی دەبێت دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەلای کەمەوە لە کێ هەڵبژێرێت ینی ئەبێم دانیشتە جارێکی دیکە کە ئەگەر دانیشتنیشی ئاسایی و یاسایی بێ پەرلەمان ڕێکی بخاتەوە دوای ڕێککەوتن و سازانی لایەنەکان دەبێت ماوەکەی چەند بێت لە ڕووی قانونیەوە ینی کاک تارق لە ڕووی قانونیەوە لە ڕووی پەیڕەویەوە لە ڕووی دەستوری عێراقیەوە خۆی واجب بوو پێویست بوو هەر لەو دانیشتەی ئەمڕۆ هەم ئەندامانی پەرلەمانی نوێ سوێن بخۆن و ببن بە پەرلەمانتار هەم دەستەی سەرۆکایەتی هەمیشەیش هەڵبژێردرێ ئەمە دقێکە کە قابلی ئەوە نییە برەی مماتەڵی تێدا بکرێ یاخود دوور بخرێتەوە بەڵام
ئەوەی ڕوویدا دانیشتەکانی پەرلەمان لە ڕووی قانونیەوە لە ڕووی پەیڕەویەوە ینی یاساییبوونی دانیشتن ڕەبت کراوەتەوە بە ئامادەبوونی 50 واتە زۆرینەی ڕەهای ئەندامان دەبی ئامادە بن لە 100 کەس دەبی 50 کەس ئامادەبی بۆیە کە ئامادە نەبوون ئەوانە ئەو دقی خینمەوەش مادەی 5 بڕگەی دووەمی وازەحە دەڵێ ئەگەر هاتوو زۆرینەی ڕەها 50 حزوری نەبوو دانیشتەکە دوا دەخرێت لەلایەن سەرۆکی دانیشتن و ئەگەر هاتوو دیسان هاتنەوە ژماردیانەوە هەر حاضر نەبوو دانیشتەکە دیسان دوا دەخرێت بۆ کاتێکی تر بەڵام بەبێ ئەوەی وادەکەی دیاری کردبی من پێم وایە سەرۆکی کاتی بۆیە ئەو وادەیەشی دیاری نەکرد چونکە ڕێکەوتن و سازان لە نێوان لایەنەکان نەبووە بۆیە ئەو بابەتە بەکراوەی ماوەتەوە جا ئەوە کاک هاوڕێ احتیمالە لەوانەیە لە ماوەی مانجێک دەلایەنە سیاسیەکان لە ماوەی 2 هەفتە نازانی لە ماوەی 6 مانگ لەوانەیە لە ماوەی ساڵێک نازانی ئەمە دەوەستێتە سەر جۆرێک لە ڕێکەوتن و سازان لە نێوان هێزە سیاسی سەرچەکان بە تایبەتی لە نێوان هەردوو هێزی گەورە یەکێتی و پارتی ئەگەر ئەوانە بە زووترین کات بگەنە جۆرێک لە سازان و ڕێکەوتن ئەم پرۆسی هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی زووتر ئەنجام دەدرێت چونکە بە هەردووچیان ئەو نیسابە بە زیادەوە دەستەبەر دەبێت ئەگەر ڕێککەوتن دەتوانن پەرلەمان بە زووی سەرۆکی کاتی بانگشتی دانیشتێکی تازای پەرلەمان دەکایە بۆ تەواوکردنی بەرنامەی کاری ئەو دانیشتنی ینی دانیشتەکە ژمارەوی تازە وەرناگرێت بەڵکو تەواوکردنی دانیشتنی دەستپێکی ئەمڕۆیە لە هەر کاتێک هەفتەیەکی ترە مانگێکی ترە 2 هەفتەی ترە نازانم بە پێ ڕێکەوتنی سیاسی تا ئەو ڕێکەوتنە سیاسی لە نێوان لایەنەکان نەبێ تاوەکو گروپێک یاخود چەند لایەنێک ڕێک نەکەون و 50 دابین نەکەن کە بستن نێو پەرلەمان و دەستی سەرۆکاتی هەڵبژێرن من بە دووری دەزانم ئەو دانیشتنە جارێکی تر تەواو بکرێ بە نیوەچری بەو شێوەیە بە هەڵپەسێدراوەی بەکراوەی ناوی لێ بنین دەمێنێتەوە. باشە ئەمڕۆ لە ڕووی پرۆتۆکۆلێەوە ئەنی میوان و لایەنەکانی دیکەی دەرەوە یاریمی کوردستان ئامادە بوون لە نێو هۆڵەکە کاک تارق ینی ئەمانەش دیارە ڕوویەشی دیکەی گەشتی دیموکراسیە خۆ گەر ئێمە تەماشای بکەین لە یاریمی کوردستان بە حەقە زۆر دەمێک بوو خۆ دەزانی ینی پرۆسی دیموکراسی لە یاریمی کوردستان خەریب پاشەکشەی دەکرد و بابەتی پەرلەمان و پەرلەمانی ینی تا ڕادەیەک ینی دواکەوتە بوو ینی ئەم هەڵبژاردنە وەکو هەموو لایەنە سیاسەکانی ژانی دانیان پێدانا جارێکی دیکە چۆنەڵی دەمەزەرکردنەوەی دیموکراسی بۆ لایەنی کوردستان وەخستنەوە سەرپەی پایەکانی دیموکراسی و بنیادنانەوەی جارێکی دیکە پەرلەمانێکی دەستوری و یاسایی بوو. بوونی ئەم لایەنانە لە نێو پەرلەمانی کوردستان تا چەند گرنگ و ینی بەڕای جەنابتان وەکو ڕایۆژکاریشی پەرلەمانی کوردستان. بەڵێ معلومی جەنابتان و بینەرانیشە پەرلەمان هەم بە پێی یاسا هەم بە پێی واقع مەرجعی بڕیارە سیاسی و چارەنووسازەکانی خەڵکی کوردستانە ئەمە هەم بە یاسا جێگیر کراوە هەم بە واقعێش جێ ئومێدی خەڵکی کوردستانە و بڕیاری چارەنووساز لەو مؤسسەیە دەدرێت زیاد لە 7 مانگە ئەم پەرلەمانە بە بڕیاری دادگای فیدرالی عێراقیەوە هەڵوەشایەوە ماوەی درێژکردنەوەکەی بەهۆی نەبوونی ڕاککەوتن و سازان لەسەر یاسای هەڵبژاردن بۆ کاتی خۆی بۆیە ماوەکەی هەڵوەشایەوە و ئێمە کەوتینە بۆشاییەکی یاسایی و هەروەها حکوومەت و دەسەڵاتەکانی جێبەجێکردن بوونە کاربڕێکەر ئەمانە بۆشایەکی دروستکرد وای کرد پێگەی هەرێم لاواز بێ بۆیە بوونی ئەم نێردە دیبلۆمەتکارانە کۆنسولخانەکان لە هەرێمی کوردستان لە دانیشتەکەی پەرلەمان بۆ ئەوە بوو هەم ببینن کە جارێکی تر ئەزمموی هەرێمی کوردستان و دامەزراوە شەرعیەکانی لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە دوای هەڵبژاردنێکی گشتی کە 1970 خەڵک بەشداری تێدا کرد جارێکی تر خەرێکە دەکەوێتەوە سسکەی ڕاستەقینەی خۆی ئەمەش دەبێتە مایەی ئەوەی کە جارێکی تر پشتیوانی نێودەوڵەتی و پشتیوانی بیانی و دەرەکی بۆ ئەزمموی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە زیاتر بێ و بوونی ئەوانە سەپۆرتێکی باش بوو بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەیەکی سیاسی چاکتر لە جاران کە کێشە و کەم و کوڕیەکانی پێشتر تەجاوز بکرێت لە نێوان لایەنە سیاسیەکان بەڵام جێی داخە ئەوەیە کە تا ئێستا جۆرێک لە ڕێکەوتن و سازان نییە من پێم وایە ڕەنگە بەشێک لەو دیبلۆمەتکارانە ئەوڕۆ کە هاتبن ئومێدی ئەویان دەخواست کە ئەمڕۆ دانیشتنەکە ببێتە مایەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیش بۆ دەستەی سەرۆکایەتی ینی دواب بکەوێ خراپە کاک هاوڕێ ئێمە باس لە پرۆسی بۆچی خراپە لەبەر چی خراپە لەبەر ئەوە خراپە ئێمە پرۆسەی حکومڕانی و دامەزرانەوەی
دامەزراوەکانی هەرێم بە تایبەتی هەم پەرلەمان هەم سەرۆکایەتی هەم کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە وەکو زنجیرە تەواوکەری یەکن بە هەنگاوێک لە دوای هەنگاوێک دێ هەنگاوی یەکەمیان لە کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ دەکات لەوەی ئەمڕۆ ڕوویدا کە متمانەیان پێدرا و هەروەها دەبواە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردێت چونکە بە پێی قانون بە پێی پەیڕەوی ناوخۆ دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی 30 ڕۆژدا دەبێت سەرۆکی هەرێم هەڵبژێردێ و سەرۆکی هەرێمیش ئەو کاتی ڕێکاری خۆی هەیە نزیکەی هەفتەیەک 8 ڕۆژێک دەخایەنێ پرۆسەکە هەتاوەکو سەرۆکایەتی پەرلەمان بە دەرگا دەکاتەوە و خەڵکی تر سلایەنی سیاسی دێن سیڤی خۆیان پێشکەش بە پەرلەمان دەکەن بە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان لیژنەیەک پێک دێنێ بۆ سیرکردنی ئەو سیڤیانەی پێشکەش کراوە ئەوەی مەرجی تێدایە ئەوە ناوەکەی دەمێنێتەوە ئەوەی مەرجی تێدانێت دوور دەخرێتەوە و ئەوەی مەرجەکانی تێدانی و دوور خراوەتەوە حەقی خۆیەتی بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی لە ماوەی 2 ڕۆژدا لە دادگای تەمیستانە بدا لەو بڕیارەی دوورخستنەوەی کاندیدەکانیان ئەگەر هاتوو لەوێش دادگای تەمیز بابەتەکەی یەکلا کردەوە اینجا سەرۆکایەتی پەرلەمان وادەی لە ماوەی 3 ڕۆژدا وادەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان ڕادەگەیەنێ و پرۆسەکە دەست پێ دەکە ئەمە هەمووی دەبی لە ماوەی مانجێک ڕوو بدا. بۆیە کە سەرۆکی هەرێمی هەڵبژێردرا ئێمە ئەو کاتی دەچینە قۆناغی سێەم یا هەنگاوی سێەم لە دروستکردنی کابینەی حکوومەتی هەرێم دەست پێ دەکا ئەویش ناونانی کەسێکە بۆ پۆستی سەرۆکوەزیران لە نێو پەرلەمانەوە ئەمە بە پێی قانون بە پێی پەیڕەوی ناوخۆ بەرێ ڕای دەستپێرن لە پەرلەمانەوە ناوی دێ دەستنیشان دەکرێ جا ئەوە کێشەمان هەیە لە مەدەکا کاوڕێ ئەمە یاساکانی هەڵبژاردن و پەیڕەوی ناوخۆ ڕوونی نەکردوتەوە ئایا کام لایەنە کام کوتلەیە کام بەرەیە کام هاوپەیمانەتیە حەقی ئەوەی هەیە بربژێری خۆی پێشکەش بکە بۆ دەستنیشان بکرێ وەک سەرۆک وەزیران جارانی پێش و ساڵانی پێش و بەهۆی ڕێکەوتنە سیاسیەکان ئەو بابەتە تەجاوز کراوە ینی لە نێوان یەکێتی و پارتی ڕێکەوتنی سیاسی لە دەرەوە هەبووە جا ڕێکەوتنی استراتیژی بی یا ئەوانی تر بۆیە کە هاتوون سەرۆک وەزیر دیاری کراوە و جێگرەکەشی دیاری کراوە بەیەکەوە ناویاندراوە و دەستنیشان کراون و کابینەکە لە ماوەی 30 ڕۆژدا هاتۆتەوە بەردەم پەرلەمان و متمانەی وەرگرتووە بەڵام ئێستاکە لە خلافاتی سیاسی لە نەبوونی ڕێکەوتن و سازان لە نێوان یەکێتی و پارتی و لایەنەکانی تردا ئێستاکە هیچ کامێک لەو هێزە سەرچیانش بەتەنیا 50 زائیدیەکیان نییە خولی پێنجەم 50 زائیدیەک لای پارتی بوو دەیتوانی لەگەڵ پێکاتەکان 50 زائیدیەکیان نەبی هەر پۆستێکی بیانویست بە دەیانتوانی هەڵبژێرن بۆ نمونە پۆستی سەرۆکی پەرلەمان لە دانیشتنی دەستپێک لە دانیشتنی کردنەوەی خولی پێنجەم دوای سوێند خواردن یەکسەر چاوەڕێیان نەکرد لەگەڵ یەکێتی بگەنە جۆرێک لە ڕێکەوتن و سازانی سیاسی لەسەر پێکەنانی کابینەکە هاتن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان هەڵبژارد بۆیە دوای ئەوەی کە گەیشتە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی اینجا پۆستی سەرۆکی پەرلەمان درا بە یەکێتی و جێگری سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی حکوومەتیش درا بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەم جارە نەیەکێتی نەپارتی بەتەنیا ناتوانن لەگەڵ هەندێک لایەنی تریش 50 زائیدێک ئەمە وا دەکا پرۆسەی پێکەنانی حکوومەت دواب بکەوێ بۆیە دواکەوتنی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی کار دەکاتە سەر دواکەوتنی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دوجار کار دەکاتە سەر دواکەوتنی پێکەنانی کابینەی حکوومەتی هەرێم پاشان بەگشتیش کار دەکاتە سەر چارەسەرکردنی کێشەکان و بێزاریەکانی خەڵک ئەو معاناتەی خەڵکەیتی کێشەی موچە کێشەکانی تر کە ڕوبەڕووی هەرێم دەبتەوە لە ناوخۆ لە ڕووی ئابوووریەوە لەگەڵ هەڵپەساردنی کێشە هەڵپەسێدراوەکان لەگەڵ بەغدا بە تایبەتی لەسەر ئەم بابەتی ڕاستپاردنی گەورەترین کوتلە یاخود گەورەترین هاوپەیمانەتی وەکو جەنابیش تاماژەت پێدا لە ڕۆی یاسایەکەوە لە هەرێمی کوردستان شتی شیوانە بوو چونکە لە ڕابردوو بە ڕێکەوتنی سیاسی بە ڕێکەوتنی لایەنەکانە بوو بەڵام ئێمە کە بە یاسای بەغدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چووە تا چەند لەو ینی یاسا و بڕیارانەی بۆ نمونە دادگای باڵای فدرالی عێراق کە هەبوو لە ڕابردوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ناونانی گەورەترین هاوپەیمانەتی یاخود گەورەترین کوتلەی پەرلەمانی لە هەرێمی کوردستانیش ئەم یاسایە تەطبیقە بێت یاخود نەخێر جیاوازە پەرلەمانی کوردستان کاک تارق کاک هاوڕێ حاڵەتەکە فەرقی هەیە لە عێراق هەم دەستوری عێراقی ئاماژەی بۆەوە کردووە کە پەرلەمان یەکێک لە ئەرکەکانی نوێنەری کوتلەی گەورە ڕادەسپێرێ نوێنەری کوتلەی گەورە تەفسیری بۆ کرابوو ڕوون نەکرابەوە ئایا کوتلەی گەورە مەبەست چێە مەبەست ئەو کوتلەیە کە لە ئەنجامی هەڵاوێرکردنی دەرەنجامی هەڵبژاردنەکان
دەبێتە هێزی یەکەم یا براوە یەکەمە یان ئەوەیە کە لە ناو پەرلەمان دواتر هاوپەیمانەتێک دروستە بێت دەبێتە کوتلەی گەورە کە ڕویان لە محکەمەی فیدرالی کرد لەوێ تەفسیرێکیان هێنا گوتی کوتلەی گەورە ئەو کوتلەیە کە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان و لە ناو پەرلەمان پێک دێ ئەمە بەشێک لە داڕێژەرانی یاسا و یاساناسان پێیان وا بوو ئەمە ناحەقیقە بەرامبەر بە لایەنێکی براوە لە هەڵبژاردنەکانی 2010 ئەنجام درا یا ئەوەی زووتریش 2005 ئەنجام درا بۆیە لە هەرێمی کوردستان ئێمە ئەو نەسەمان نییە ئێمە دەستوریشمان نییە بۆیە لە غیابی ئەوانە و لە کاتی بوونی کێشە و ناکۆچەکان هەر یەکێک لەلایەنە سیاسیەکان ئەگەر ڕوو لە بەغدا بکە بڵێ ئێمە دەقێکمان نییە باسلەوە بکە کوتلەی گەورە چێیە ڕەنگە ئێستا براوەی یەکەمی هەڵبژاردنەکە خۆی بەوە دابنێ برێ من حەقی خۆمە کابینەکە پێشکەش دەکەم و دەستنیشانی سەرۆکوەزیر لەو بکرێ بەڵام لایەنەکانی تریش ڕەنگە بتوانن جۆرێک لە هاوپەیمانی دروست بکەن تەجاوزی ئەو ڕقەمە بکە کە ئەو لایەنە هەیتی ئەو کاتی کێشەکە چۆن چارەسەر دەکرێت بۆیە ڕوو لە بەغدا دەکەینەوە دەچینەوە محکەمەی فیدرالی ناچارین کە ڕوشمان لەوێ کردەوە ئەو دێ هەمان ئەو تەفسیرە هەمان ئەو شیکردنەوە دەینتە گۆڕێ کە کاتی خۆی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقی و دەرەنجامەکانی کردوێتی و من پێم وایە ئەو کاتی دەگەڕێنەوە سەر ئەوەی هاوپەیمانی گەورە ئەوەیە کە لە نێو پەرلەمان لە دوای سوێند خواردنی ئەندامان لە ناو پەرلەمان دروست دەبێت نەک ئەوەی کە لە ئەنجامی جیاکردنەوەی دەنگەکان هێزێک یەکەم دەردەکەوێت هێزێک دووەم هێزێک سێەم لەوانەیە هێزەکانی دووەم و سێم و چوارەم بەیەکەوە هاوپەیمانەتێک دروستکەن ژمارەی دەنگەکانیان زیاتر بی لە هێزی یەکەم ئەو کاتی بە حەقی خۆیانی دەزان بەپێی ئەو تەفسیرەی لە محکەمەی فیدرالی هەبووە بۆ حاڵەتی بەغدا لەسەر هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێ ئەمە یەکێکە لەوانەی کە ڕەنگە کاریگەری محکەمەی اتحادی لەسەر ئەو بابەتە هەبێ بەڵام ئێمە هێشتا زۆرمان مایە بگەینە ئەو حاڵەتە ئێمە جارێ هێشتا لە سەرەتای قۆناغی یەکەم و هەنگاوی یەکەم هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کێشەمان هەیە ئەو کێشەیە ڕەنگە بە ئاسانیش چارەسەر نەبێ ئەوەی ئەمڕۆ ئێمە بینیمان نەبوونی جۆرێک لە متمانەیە نەبوونی جۆرێک لە ڕێکەوتنی سیاسی لە نێوان لایەنە سەرچیەکان کە نەیانتوانی دەرچەیەک بدۆزنەوە بتوانن دەستەیەکی هیچ نەبێ کاتی بۆ سەرۆکایەتی پەرلەمان بە تەوافق دروست بکەن هەتاوەکو لەسەر پۆستەکانی تڕێک بکەون هەتاوەکو سەرۆکی هەرێمی هەڵبژێدرێ چونکە پۆستی سەرۆکی پەرلەمان ڕەبتە بە پۆستی سەرۆکی هەرێم ڕەبتە بە پۆستی سەرۆکوەزیران و وەزارەتە سیادیەکان لایەنەکانی بڕیارە حکوومەت پێک بین بە تایبەتی باڕاشکاوانە قسە بکەین یەکێتی و پارتی ئەمانە هەریەکە بەرنامەی خۆی هەیە هیچ حکوومەتێک بەبێ یەکێتی و پارتی پێک نایە بۆیە ئەمانە ڕوئیای یەکێتی جیاوازە ئێستا لەگەڵ 4 ساڵ پێشێستا و 5 ساڵ پێشێستا بۆ حکومڕانی و بۆ پۆستە سیادیەکان ئەوان ئێستا ڕەنگە داواکاریان لەگەڵ پارتی جیاوازبی لەگەڵ سەردەمی 5 ساڵ پێشێستاکە و ڕەنگە پارتیش تێڕوانینی ئێستای جیاوازبی لەگەڵ 5 ساڵ پێشێستاکە بۆیە لە دەبوونی ئەم جۆرە ڕوئیا تازانە و تێڕوانینە جیاوازانە من پێم وایە گەیشتن بە ڕێکەوتنیەک و سازانێک لەم قۆناغ و لەم دەرفەتەدا بە قورسی دەبینم بۆیە هێشتنەوەی دانیشتنی پەرلەمان بەکراوەی و بەداخراوی بەم شێوەیە من پێم وایە درێژە دەکێشی تا کاتێکی تر و کاتی زیاتری دەوێ هیوادارم زۆر درێژە نەکێشی چونکە درێژە کێشانی واتە مانەوەی حاڵەتی ناجێگیری سیاسی و تەشریعی لە هەرێمی کوردستان دیسان کاریگەری نەرێنی دەکاتە سەر لاوازبوونی پێگەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بێهیوابوونی خەڵکی کوردستان کە بە حماسێکی باشتر بەشداریان لە هەڵمەتی هەڵبژاردن و لە دەنگدان و پرۆسەی دەنگدان کرد 1972 ئەم جارە گەڕایەوە سەر سندوقی دەنگدان خەڵک بە ئومێدی ئەوەی کێشەکانی بۆ چارەسەر بکرێ خەڵک بە ئومێدی ئەوەی موچەکەی چارەسەر بکرێ ئەمانە بابەتی گرنگن بەلای خەڵکەوە ئێستا موچە گرنگترە لە دەرەنجامی هەڵبژاردنەکان و دانیشتەکەی ئەمڕۆژ بە دڵنیاییەوە ینی خۆی تۆ تا نزیکەی 2 مانگە ئەی موچەخۆران یاریمی کوردستان ینی دینارێکیان وەرنەگرتووە ینی بە دڵنیای ئەوەی هەیەیان بۆ خواردویانە و قەرزیشیان زۆر کردووە ئەسەن هەر ناتوان قەرزی کە بن و ئەگەر 2 مەعاشیان بنێ ناتوان قەرزەکە بنەوە ئەمانە گرفتی سەرەشین بە حەقەت ینی خۆی پەرلەمان و جەناب دامەژەی پێدەی لە ڕۆی یاسایی و دەستوری و قانونیەکەوە دەستگایەکی تەشریعی چاودێریە بەسەردام و دەستگاکانی حکوومەت یاریمی کوردستان و لایەنەکانی دیکەوە لە هەرێمی کوردستان بەدەر لەوەی کە پەرلەمان ینی لایەنێکی دیکە نییە کە چاودێری و بڕیاری بۆ دەربکات چکە بەڕاستی ئەمە بینیمان لە عێراق کێشە دروست بوو دادگای باڵای فیدرالی کە ئەمە یەکێکە لە هەرە باڵاترین دەسەڵاتەکان لە عێراقدا تەداخولاتی کرد بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەرم کێشەیەک و جەناب دامەژەی بۆکەی درێژە بکێشێت و لایەنە سیاسیەکان لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریە گەورەی هاوکێشە سیاسیەکان کە بەهۆی گۆڕانی کورسیەکانیان هاتوۆتە ئاراوە نەگەیشتە ڕێکەوتنێکی نزیک و بەرژەوەندی خوازە پێناو خەڵکی کوردستان
کێ ئەتوانێت بە تەداخولکە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە یاسایی و قانونیە بەڕاستی؟ دیسان دەگەڕین و سەر حاڵەتی ئەوەی من دەمەوێت یەک ڕوونکردنەوە بدەم پێشتر پرسیارێکت کرد لەسەر ئەوەی کە هەڵبژارنەکە بە پێی یاسای بەغدا کراوە، نا بە پێی یاسای هەرێمی کوردستان کراوە، بەڵام هەندێک بڕیاری دادگای فدرالی زاڵ بوو بەسەر یاساکە، بۆیە ئەرکێکی پەرلەمانی ئەم خولەی ئێستا کە دوای دەست بەکاربوون هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی ئەوەیە یاسای هەڵبژارنی خۆمان ئەو یاسایە هەموار بکاتەوە تێکەڵچێشی بکات لەگەڵ ئەو بڕیارانەی لە دادگای فدرالی دەرچوون لەگەڵ ناوەڕۆکی یاساکەدا بیگونجێنی و لەگەڵ پەیڕەوی ناوخۆشدا جارێکی دیکە هەموار بکرێتەوە بگونجێندرێ. بەردەوامبوونی کێشەکان و جیاوازی سیاسی و تەشریعی لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان ناچارمان دەکات پەنا ببینەوە بەر دادگای فدرالی، هەر دادگای فدرالی لە عێراقدا لە غیابی دەستوری خۆشمان ئێمە دەستورمان نییە، ئەمە یەکێکە لە بۆشاییە هەرە گەورەکان، یەکێکە لەو لەمپەرانەی کە دایمەن ئێمە وا دەکا نەتوانین بابەتەکانمان بە پێی تەوقیتاتی دەستوری جێبەجێ بکەین، بۆیە ئەرکێکی تری ئەم خولەی پەرلەمان نووسینەوەی دەستورێکە بە پێی ئەو حەقەی ئەو مافەی کە دەستوری عێراقی فیدرال بە هەرێمی داوە دەبێ خاوەنی دەستور بین. ئەگە دەستورمان هەبێ ئێمە ئەو کاتی باشتر و ورتر دەسەڵاتەکان لە یەکتری جیا دەکەینەوە، تەوقیتات و زەمەنی ڕێکارە دەستوری و هەڵبژاردنەکان و ئەم بابەتانە یەکلایی دەکرێتەوە. بۆیە من پێم وایە ئەگەر هاتوو ئەم دۆخەی خلافاتی سیاسی و ناکۆچە سیاسیەکان لە نێوان لایەنەکان بەردەوام بێ، محکەمەی فدرالی تەداخول بکات جارێکی تر، ئەگەر هاتوو بە تایبەتی مەسلەی دواکەوتنی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەو مدەی چاوەڕوان دەکرێت مەسەرەن هەفتەیەک دو هەفتە مانجێک زیاتر درێژە بچێشێ، من پێم وایە ئەو کاتی هەندێک لایەنی سیاسی هەندێک پەرلەمانتار کە حەسانەی پەرلەمانیان پیا کردووە دەتوانن بچن لە بەغدا سکاڵا لە دادگای فدرالی تۆمار بکەن و ئەو کاتی دادگای فدرالی ڕەنگە بە تێڕوانین یەشی جیاوازتر بێت و تەدەخول بکاو و پەرلەمانی هەرێم ناچار بکە و سەرۆکی کاتی تەمەن لە پەرلەمان ناچار بکە دانیشتنەکە دەست پێ بکاتەوە و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێری. بۆیە لایەنە سیاسەکان ئێستا لە ژێر گوشارێکن، پێویستیان بەوەیە بە زووترین کات بگەنە جۆرێک لە ڕێکەوتن بە تایبەتی لایەنە سەرەکیە گەورەکان کە ئەمانە ئەرچی ئەوانە جۆرێک لە خلافاتی سیاسیان بەلاوە بنێن و هەوڵ بدەن تەجاوزی هەندێک بابەتی تەسک بکەن لە پێناوی بەرژەوەندێکی گەورەتر، بەرژەوەندێک کە هەمومان ئومێدمان ئەوەیە هەرێمی کوردستان بەهێز بێتەوە، پێگەی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی شەرعەتی جارانی بۆ بگەڕێتەوە. ئەمانەش بەوە دەکرێت کە هەرچی زووە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدرێ بۆ ئەوەی دوای ئەوە بە زووترین کات سەرۆکی هەرێمی هەڵبژێدرێ و ئینجا کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی جیاوازتر بە بەرنامەیەکی تۆکمەتر و دەوڵەمەندتر و کاریگەرتر کە لە خزمەتی خەڵکدا بێتەکایەوە، هەر ئەمەش خەڵک چاوەڕێ دەکا بە پێچەوانی ئەوە خەڵک بێ هیوا و بێ ئومێدی زیاتر دەبێت. هەر لەسەر هیوای خەڵک و بێ ئومێدبوونی خەڵک بەڕاستی ینی بۆ نمونە دامەزراوەیەشی گرنگی تەشریعی و چاودێری وەکو پەرلەمان، ینی حەزەکەم ڕای جەنابیشت لەوبارەیەک و ڕاوێژکاریی پەرلەمان بزانم، چکە ئەمڕۆ بینیمانی ئای لە کاتی ڕاستەوخۆکاندا و سوێند خواردنی ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان، ینی خەڵک لە هەموو تۆڕەکانی سۆشیال میدیا چاودێری پرۆسەکەیان نەکرد و بینیان کە ئەدای سوێند خواردنی بەڕاستی زۆرێک لە ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان زۆر ئەدایشی لاواز بوو. خەڵک ئەمەیان بە توانج بۆ سەر بەخوا بەجددی ئەمە واقع نازم چ خۆشی خوێن بێتەوە کاکتارە بە توانج و بە ینی ئەدایشی خراپ بۆ پەرلەمانی داهاتووی کوردستانیان وەسفە کرد. وەکو ڕاوێژکارێکی پەرلەمانی کوردستان کە خۆت لە نزیکەوە ئاگاداری ینی ڕاستی ڕووداوەکانی، ئاتوانین بڵین ئەم بۆ چوونەی خەڵک وایە لە داهاتوودا دێتە دی پەرلەمانێکی لە هەوازمانە بێ بە حەقەت یاخود نەخی پێچوانەکەی ڕاستە. لە ڕاستیدا من بەشێک لە تعلیقاتەکانمان بینیوە کە بڵاو کراوەتەوە و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تەکید خەڵک ناحەق نییە، خەڵک ئەمڕۆ دڵی پڕە، خەڵک ئەمڕۆ کێشە و مەشاکلی هێندە زۆری هەیە، لای ئەو کێشە نییە چێ دەبێتە سەرۆکی پەرلەمان، چێ دەبێتە جێگر، چێ دەبێتە سکرتێر، چێ زۆرینەی پەرلەمانی، چێ دەبێتە سەرۆکی حکوومەت. خەڵک کێشەکانی دەیەوێت یەکێک بێ، حکوومەتێک بێ بۆی چارەسەر بکە، پەرلەمانێک بێ گزارش لە ئێش و ئازارەکانی ئەو بکە، چاودێرێکی کارا بێ لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن، چیتر دەسەڵاتی جێبەجێکردن لە
لاوازێک نەخوێنێ و پەرلەمانێکی لاوازی بێدەسەڵات هەبێ نەتوانێ بانگشتی وەزیرەکان و سەرک وەزیران و جێگری سەرک وەزیرەکانی بکە بۆ لێپێچینەوە بۆ پرسیارکردن و بۆ پێی بڵێ بۆ ئەتو بەرنامەی خۆت جێبەجێ نەکردووە ئەو بەرنمەیە کە متمانەت پێدراوە لە پەرلەمان لەسەر ئەساسی بەرنمەیەک کە وعدی زۆرت بە خەڵک داوە کە بەرنمەکە شتی باشی تێدایە بەڵام تۆ جێبەجێ ناکەی کێشەی موچەی بۆ چارەسەر ناکەی کە ئەمە ینی بچووکترین مافی خەڵکە ئی موچە خۆرە کاریگەری لەسەر ژیانی و خەڵک و جموجۆلی بازار و بازرگانی لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە بابەتی سەرەتایین بێئاوی بێکارەبایی بێکاری ئەمانە بابەتی گرنگن چەندین ساڵە لە کابینەکانی حکوومەتدا بە قسەی جوان و بە بەرنامەی جوان باز دەکرێت بەڵام لە پراکتیکدا جێبەجێ ناکرێت کێشەکان چارەسەر نابی دەورە بە دەورە دوای هەر ئینتیخاباتێک هەر حکوومەتێک دێ بەڵێنی گەورە دەدا بەڵام لە واقعدا 4 ساڵ و 5 ساڵەکە تێدەپەڕێ هیچ بە هیچ ناکرێەوە کێشەکانی خەڵک موچەی چارەسەر نابێ بلعکس ساڵ لە دوای ساڵ دوو موچە سێ موچەی ساڵانە لە دەست دەدا جگەلەوەی موچەکانیشی دوا دەکەوێت ئەمە چێ بەرپرسەلەوە چ لایەنێک دەچێتە ژێر بەرپرسیارەتی ئەو حاڵەتە بۆیە بەلای خەڵکەوە بێزارە خەڵک ناحەق نییە ئەگە تعلیق و توانجێش بدا بەڵام لەسەر مەسەلەی ئەدای پەرلەمان و تەقیمی ئەو پەرلەمانتارانە من پێم وایە هێشتا زووە بەپێی تەجروبەی خۆمان هەر کەسێک کە تازە دێتە پەرلەمان ئەمە جارێ هیچ معلوماتێکی لەسەر پەرلەمان نییە ڕەنگە هەندێک شتی لەو لێر و لەوێ خوێندی بتەوە خولێکی بینی بێ بەڵام ئەمە کافی نییە پەرلەمانتاری ڕاستەقینە ئەو کاتی شارەزا دەبێت لە ئەرک و دەسەڵاتەکانی پەرلەمانتاری و کاری پەرلەمانی و چۆلێتی چاودێریکردنی حکوومەت و بەدواداچوونی لیژانی پەرلەمانی یعنی 2 ساڵی یەکەم تەنیا فێربوونە پاش 2 ساڵەکە خەریکە دەچێتە ناو جەوی کاری پەرلەمانی و شارەزا دەبێ بودجە چۆنە نقطەی نیزام چۆنە چۆن مساعدە دەکات چۆن پرسیار دەنێرێ بۆ حکوومەت چۆن وەڵام وەردەگرێتەوە چۆن بانگشتی وەزیر دەکا ئەمانە بابەتی گرنگن بەڵام ئەمە لە 2 ساڵی کۆتاییدا لە ساڵی سێم و چوارەم دەبێتە ئەو پەرلەمانتارەکە شارەزا دەبێت بەڵام بەداخەوە لای خۆمان لایەنە سیاسیەکان دوای 4 ساڵەکە دێن هەموو پەرلەمانتارەکانیان دەگۆڕن خەڵکی بە ئەزمون نایلنەوە بۆ ئەوەی ئەمە کە دێ دوای 4 ساڵی تر 8 ساڵ بمێنێتەوە 12 ساڵ بمێنێتەوە پێیان وایە کاری پەرلەمانتاری بە حکمی ئەوەی موچەکەی ڕەنگە 8 میلیۆن و نیوە دەرێ با ئەو کادری ڕازی بکەم 4 ساڵ بچێ با دواتر کادیرێکی تری حزب بنێرمەوە با هەموو ساڵی هەر ئەوە نەبێت ئێمە کێشەکە لێرەدایە کێشەکە بۆ ئەوە نیە پێگەی ئەو پەرلەمانە بەهێز بکەین بیکەینە دامەزراوەیەکی موەسساتی کە پەرلەمانتار ئەرچی پەرلەمانتاری خۆی بزانی چییە ئەرچی پەرلەمانتاری خۆی بزانی چاودێریکردنی حکوومەتە بە دواداچوونی کێشەکانی خەڵکە پەیوەندی و تەماسی ڕاستەخۆی لەگەڵ خەڵک و کۆمەلگەی مەدەنی هەبێ داکۆچی کار بێ لەسەر ئازادیەکان لەسەر مافەکان لەسەر بەرەنگاربوونەوەی گەندەڵی یعنی ئەمانە بابەتی گرنگن بۆ کاری پەرلەمانی بەڵام من پێم وایە جارێ زووە باز لەوە بکەین ئەگەر ڕەنگە بەشێکیان تەجروبەیان نەبی ئەمڕۆ سوێندیان خواردبی ڕەنگە لە خوێندنەوەی دەقەکاندا هەڵەیان کردبی ڕەنگە کوردیەکەیان هەندێکیان تەواو نەبی نەتەوەی ترن یا زمانی تریان بەکارێنەوە ئەم حاڵەتانە دروست دەبێ زۆر ئاساییە بەڵام من پێم وایە تەقیمی ڕاستەقینە دەکرێت دوای 2 ساڵ یا دوای 3 ساڵ اینجا ئێمە تەقیمی ئەدای پەرلەمانتارەکان بکەین ڕەنگە پەرلەمانتاری زۆر باشی تێدابی ڕەنگە پەنجەی دەست دەژمێردرێن چەند پەرلەمانتارێکی خاوەن بە ئەزمون گەڕاونەتەوە نێو پەرلەمان بەڵام ژمارەیان کەمە هیوادارم ئەم ئەدای پەرلەمانتاری ئەم خولا باشتر بێ لە ئەدای پەرلەمانتاری خولانی پێشوو بە تایبەتی لە خولی ڕابردوودا و هەروە دەستی سەرۆکایەتیەکەی دەستەیەکی سەرۆکایەتی باشتر و کاراتر بێ و دیبلۆماسکارانە تر کار بکە و ڕۆڵیەکی باش بجێڕێ لە پەیوەندی و تەماس لە نێوان کۆکردنەوەی سەرۆکایەتیەکانی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی دەسەڵاتی دادوەری ئەمانە بەیەکەوە دەتوان خزمەت بکەن بەڵام بەڕێزگرتن لەو سنوورەی کە یاساکان بۆ دەسەڵاتی هەریەکێک لەوانەی دیاری کردووە ناکرێت دەسەڵاتی جێبەجێکردن اعتیبار بۆ بانگشتی لیژانی پەرلەمانی بۆ وەزیرەکانی دانێنێ بڵێتە وەزیرەکانی نابێ بچنە پەرلەمان کە داواتان دەکەن ئەمە لە خولی پێشودا بەداخەوە زۆر بەزەقی ڕەنجی دابەوە و پەرلەمان نەیتوانی هیچ وەزیرێک بامکە بۆ لێپرسینەوە بۆ پرسیارکردن ئەمانە خاڵی لاوازن لە کاری ئەدای پەرلەمانی لە خولی پێشودا هیوادارم ئەم پەرلەمانە و پەرلەمانتارانی خولی نوێ ئەم بابەتە قبول نەکەن بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆ مامەڵە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن بکەن بەو هیواین هەموو لایەکمان پەرلەمانێکی کارا و ئازا و بیۆر ببینین بەڕێز تارق جەوهەر ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ